بەخێربێنەوە بۆ کەیبی ئۆڕیکاپس ئەم جارشیان فیلمێکی تری نایابتان بۆ بخت دەکەینەوە بینەری بن و چێژی لێوەربگرێت با دەست پێ بکەین. لە سەرەتای فیلمەکەدا کوڕێکی گەنج دەبینین بە ناوی ئەلبێرت سەیری ئەسپێک دەکات کە منداڵی دەبێت. ئەلبێرت سەری دەسوڕمێت لە معجیزەکانی ژیان. ئەسپە تازە لەدایک بووکە و ئەلبێرتی گەنج پێکەوە گەورە دەبن. دوای ماوەیەک ئەلبێرت سێوێک پێشکەش بە ئەسپەکە دەکات، بەڵام ئەسپەکە ڕەتی دەکاتەوە بیخوات و ڕادەکات بۆ لای دایکی. ئەلبێرت هەست بە کەمێک بە هیوایی دەکات. دوای ئەوەی ساڵانێک تێدەپەڕن، ئەلبێرت لەگەڵ باوکی تێد ئاراکۆن دەڕوات بۆ بینینی زیادکردنی ئاشکرای فرۆشتنی ئەسپ. هەرگە زیادکردنەکە دەستی پێکرد، تێد چای بە ئەسپێکی جوان کەوت، بە تەواوی سەرسامی بوو. سەرڕای هۆشداریەکانی هاوڕێکانی کە پێویستیان بە ئەسپێکی تۆکمەیە بۆ کشتوگاڵ نەک ئەسپێکی جوانی وە کۆڵ، تێد ئامۆژگاریەکانی پشتگوێ خست و ئۆفەری کڕینی پێشکەش بە کۆڵ کرد. پاشان کەسێکی تر بە ناوی لایۆن بە هەمان شێوەی تێد ئۆفەر بە کڕینی ئەسپەکە پێشکەش دەکات. تێد بەردەوام نرخی زیاتر دەکرد تاوەکو توانی ئەسپەکە بەدەست بهێنێت، بەڵام قەرزێکی زۆریشی بەجێهێشت کە پێویست بوو بیداتەوە. کاتێک تێد لەگەڵ ئەسپەکە دەگاتە ماڵەوە، ڕۆزی هاوسەری بە هیوا دەبێت. کاتێک دەبینێت کە لە بری ئەسپێکی پتە و بۆ ئیشی کێڵان و کێڵگە تێد ئەسپێکی جوانی هێناوەتەوە، ڕۆز لی تووڕە دەبێت و دەڵێت چۆن ئێستا کری خانوەکە بدەین. بەڵام ئەلبێرت زۆر دڵخۆشە بە ڕاهێنانی کۆڵ کە ناوی ناوە جۆی. ئەلبێرت بەڵێن بە دایکی دەدات کە ڕاهێنان بە ئەسپەکە بکات و بیکاتە باشترین ئەسپ. دایکی بە تووڕەیەوە ڕێگەی پێدەدات و دەڵێت با بزانین ئایا منداڵێک دەتوانێت ئەو کارە هەڵبوەشێنێتەوە کە باوکە گەمژەکەی بەسەر خێزانەکەیاندا هێناوە. دوای ماوەیەک ئەلبێرت بە یارمەتی ئەندرۆی باشترین هاوڕێی دەستی کرد بە ڕاهێنانکردن بە جۆی. ڕۆژانە چەندین کاتژمێری بەسەر دەبرد لەگەڵ جۆی، فێری ئەوەی دەکرد کە بە فیکە بتوانێت ئەسپەکە بێتە لای. دوای چەند ڕۆژێک کاتێک بەڕێز لایۆن هات بۆ وەرگرتنی پارەکەیان، ئەوان پارەکەیان کەم بوو. بەڕێز لایۆن داوای تەواوی بڕەپارەکەی دەکرد. ئەمەش وای کرد خێزانەکە هەست بە دادڵنیایی بکەن لە داهاتوویان. تێد گرێبەستێکی لەگەڵدا کرد، بەڵێنیدا پارەی پێبدات کاتێک زەویەکان دەکێڵن و چاندن دەست پێ دەکەن. بەڕێز لایۆن ئاگاداری دەکاتەوە کە ئەگەر نەتوانێت پارێت تەواوی پێ بدات، ئەوە هەموو شتێکیان دەبات بە ئەسپ و زەویشەوە. ناراکۆت بە هیوایە لە پاراستنی زەویەکەیان. تێد دەیهەوێت ئەسپەکە ئامادە بکات، بەڵام ئەسپەکە بەرەنگاری دەبێتەوە و تێد دەمانچە ئاڕاستەی جۆی دەکات. ئەلبێرت بە ئازایەتیەوە هەنگاو دێنێتە بەردەمی و بەڵێن دەدات کە فێری جۆی بکات چۆن زەوی بکێڵێت. ڕۆژی دواتر ئەلبێرت جۆی دەباتە کێڵگەکە. کاتێک ئەلبێرت دەیهەوێت زەویەکە بە جۆی بکێڵێت، بە قامچێک جۆی دەترسێنێت و ئەلبێرت بە دوای خۆیدا ڕادەکێشێت. دیمەنەکە جەماوەرێکی زۆری بە خۆی ڕاکێشا. کاتێک جۆی لە ماندوێتیدا داڕماوە دیار بوو هەموو هیوایەک لەدەست چووە. بەڵام ئەلبێرت شتێکی لەسەر زەویەکە بینی و داوای لە جۆی کرد بەرداوام بێت. ئەلبێرت بە سەبر و کۆڵنەدا متمانی خۆی بەدەستێنا. لە کۆتاییدا توانی فێری بکات کە چۆن زەوی بکێڵێت. سەرڕای گاڵتەکردن و گومانی بەڕێز لایۆن، ئەلبێرت و جۆی بۆ هەمویان سەلماند و بە سەرکەوتوی کەڵگەکەیان کێڵا. دواتر لەلایەن خەڵکەکەوە هان دەدرا. دوای ئەوەی کەڵگەکانی کێڵا، ڕۆزی دەچێت بۆ بینینی کوڕەکەی لە تەوێڵەکە و باسی تێد و ڕۆزی دەکەن. ڕۆز ڕاستیەکانی پشتلاوازی تێد ئاشکرا دەکات. ڕوونی دەکاتەوە کە بەخۆی خواردنەوە نییە، بەڵکو پەڵەیەکی شەڕە لە ڕۆژانی سەربازی وای لێ هاتووە و ڕۆز چەندین مەدالیە نیشان دەدات. دوای چەند ڕۆژێک زریانێک دێتە گوندەکە و بەرهەمەکانیان دەسڕێتەوە و ناتوانن کرێ بدەن بە بەڕێز لایۆن. لەم نێوەندەدا پیاوێک بە ماتۆرسکین دەگاتە گوندەکە. خەڵکەکە لە دەوری کۆ دەبنەوە و هەواڵی شەڕ لە ئەڵمانیان ڕاتەگەیەنێت. سەربازەکە دەڵێت کە کاتژمێر 6 ئێوارە زەنگ لێ دەدەن و دواتر هەرگیز لی نادەنەوە تا شەڕەکە تەواو دەبێت. لە دیمەنی داهاتوودا ئەلبێرت دێتە لای دایکی و دەپرسێت جۆی لەکوێیە. دایکی تەنها دەگری و هیچ ناڵێت. ئەلبێرت بەپەرۆشەوە بە دوای ئەسپە خۆشەویستەکەیدا دەگەڕێت. ئەلبێرت بۆ دێردەکەوێت کە باوکی جۆی فرۆشتووە بە کاپتن جەیمس نیکۆلس. ئەلبێرت بە هیوایە لە گەڕانەوەی جۆی هەوڵ دەدات ناوی خۆی تۆمار بکات لە سوپا، بەڵام بەهۆی ئەوەی زۆر گەنجە ڕەت دەکرێتەوە. ئەلبێرت بە چاوی پڕفرمێسکەوە سەیری جۆی دەکات کاتێک جۆی دەبردرێت. ئەلبێرت بە دوای جۆیدا دەڕوات و نیشانەی باوکی لە ملی جۆی دەبەستێت، بڵێن بە جۆی دەدات کە دەیگەڕێنێتەوە. لەم نێوەندەدا جۆی دەبەستنەوە شانبەشانی تۆپ تۆرن کە ئەسپێکی ڕەشی جەیمی ستیوارتە. جەیمی دێتە لای ئەسپەکەی و پۆزی پێوە لێ دەدات. جەیمی فەرمان بە پێرکسن دەکات کە هەموو ئەسپەکان بۆ پێشبڕکێکە ئامادە بکەن. کاپتن جەیمس لەگەڵ جۆی و ستیوارت لەگەڵ تۆپ تۆرن پێشەنگی پێشبڕکێکەکەن، بەڵام کاپتن و جۆی لە کۆتاییدا سەرکەوتنیان بەدەستهێنا. لە کاتێکدا مەشق و ئامادەکاری دەکەن بۆ شەڕ، کاپتن جەیمس وێنەیەکی جۆی دەکێشێت بۆ ئەوی بینێرێت بۆ ئەلبێرت، بە هیوای ئەوەی وێنەکە نیگەرانیەکانی ئەلبێرت کەم بکاتەوە. لە دیمەنی داهاتوودا سەربازە ئینگلیزەکان مانۆڕی سەربازی دەکەن بەرەوبەرەکانی شەڕ. کاپتن لەگەڵ سەربازەکانی قسە دەکات، هانیان دەدات بۆ ئەوەی بە تەواوی توانەکانیانەوە هێرش بکەنە سەر دوژمن. هەمویان سواری ئەسپەکانیان دەبن و خۆیان بۆ هێرشەکە ئامادە دەکەن. کاتێک سەربازە ئینگلیزەکان هێرش دەکەنە سەر ئەڵمانیەکان بە هێرشەکەیان تووشی شۆک دەبن و ئینگلیزەکان توانیان زۆرێک لە سەرباز ئەڵمانیەکان بکوژن. جەیمی و پیاوەکانی بەرەو پێشەوە دەستن ناو هێڵەکانی دوژمن، بەڵام لە ناکاو گوێ لە تەقە دەبێت. سەرباز ئەڵمانیەکان خۆیان جێگیر کردووە، خۆشیان لە ناو دارەکاندا شاردووەتەوە. شەڕەکە دەچێتە ناو گێژاوێکی قورسەوە، تووشی شەڕە شمشێرێکی تون دەبن. کاپتن جەیمس و پیاوەکانی بە ئازایەتی شەڕ دەکەن، بەڵام تووشی بۆسەیەکی قورس دەبن و لەلایەن دوژمنەوە دەورەتە درێن. تەنها کەمێک لە سەرباز و ئەسپەکان توانیان ڕزگاریان ببێت، لە نێوانیاندا جۆی.
ستیوارت هەوڵیدا هەڵبێت بەڵام ئەویش لەگەڵ ئەسپەکەی تۆپتۆرن دەستگیر کرا. کاپنی ئەڵمانی فەرمان بە پیاوەکانی دەکات کە تەقە لە هەموو ئەسپەکان بکەن، بەڵام پیاوەکان دەڵێن هەرگیز ئەسپی وەک ئەمانەیان دەست ناکەوێتەوە. لەم نێوەندەدا سەربازێکی گەنجی ئەڵمانی بە ناوی گۆنتەر سەرنجی سەربازە بریندارەکانی دا و پێشنیاری کرد کە ئەسپەکان لەگەڵ ئەمبولانسەکاندا بەکاربێنن بۆ گواستنەوەی بریندارەکە. لە کۆتاییدا بیرۆکەکەی قوبوڵ کرا و ئەسپەکان بوونە سەرمایەکی گرنگ دوای شەڕەکە. دوای ماوەیەک سەربازێکی ئەڵمانی بە ماتۆڕ دێت و فەرمانی ئەوە دەکات کە هێرش بکەن بۆ پێشەوە. هەروەها فەرمان بە گۆنتەر دەکات کە لەگەڵ ئەسپەکان بمێنێتەوە و ئامادە بێت بۆ پێشکەشکردنی هاوکاری خێرا ئەگەر پێویست بوو. گۆنتەر هەوڵیدا کاپنەکەی ڕازی بکات کە ڕێگە بە برا بچووکەکەی مایکل بدات لەگەڵیدا بمێنێتەوە، بەڵام لەلایەن کاپنەکەوە ڕەتکرایەوە. کاتێک مایکل ئامێرەکان بۆ شەڕەکە ئامادە دەکات، گۆنتەر دێتە لای و دەڵێت بەڵێنی بەدایکی داوە کە برا بچووکەی بە سەلامەتی بگەڕێنێتەوە. گۆنتەر داوا لە مایکل دەکات کە نەڕوات بۆ شەڕەکە و هەڵبێت. مایکل ڕەتی دەکاتەوە و بەردەوام جانتاکانی ئامادە دەکات. مایکل برا گەورەکەی دڵنیا دەکاتەوە کە باش دەبێت و داوای لێ دەکات وازی لێ بهێنێت. گۆنتەر هێمای جۆی دەداتێت بۆ بەختێکی باش و دەیبەستێتەوە بە جانتاکەیەوە. کاتێک سەربازەکان دەست دەکەن بەڕێ پێوان، گۆنتەر جۆی و تۆپتۆر ئامادە دەکات و بەڕاکردن بە دوایان دادێت. براکەی لەسەر ئەسپی دووەم هەڵدەگرێت و ڕادەکەن. دوای ماوەیەکی زۆر لە ڕۆشتن، دوجار لە شوێن ئاسنگەرێک مانەوە. لەوێدا پاڵکەوتبوون لەگەڵ ئەسپەکانیان، بەڵام ئارامیان تەمەنی کورت بوو. کاتێک گڵۆپی ئۆتۆمبیلەکان نزیک دەبوونەوە لێیان، گۆنتەر و مایکل هەوڵیاندا خۆیان بشارنەوە، بەڵام هیچ سوودێکی نەبوو چونکە سەربازانی ئەڵمانیا دۆزیاننەوە کە سێدارەیاندا بەهۆی جێهێشتنی سوپاکە. لە دیمەنی داهاتوودا دەگەڕینەوە بۆ کەڵگەی ئینگلتەرا. ئالبێرت زۆر دڵخۆشە کاتێک کتێبەکەی کاپتن جەیمسی بەدەستگەیشت. کتێبەکە پڕ بوو لە وێنەی جوانی جۆی، بەڵام دڵخۆشی ئەلبێرت تەمەنی کورت بوو کاتێک دەزایە کاپتن مردووە لە کاتی سواربوونی ئەسپە خۆشەویستەکەی. ئەلبێرت لە ترسی سەلامەتی جۆی بەناومێدیەوە هیوای بمانەوەی جۆی دەخواست. دوای ماوەیە کچێکی کەس بە ناوی ئێمیلی جۆی و تۆپتۆرن دەدۆزێتەوە. کچەکە ئەسپەکان دەبینێت و دەگەڕێتەوە ماڵەوە کە لەگەڵ باپیری دەژیا. کاتێک گوێ لە تەقینەوەیەک دەبێت، کچەکە پرسیاری لێ دەکات، بەڵام باپیری پشتگوێی دەخات و دەڵێت کە ئەوە تەنها دەنگی بایەکی قورسە. ئێمیلی دەڵێت کە ئەو دەزانێت شەڕێک ڕوویداوە، دایک و باوکی لەو شەڕەدا مردوون، بەڵام هەمیشە باپیری درۆی لەگەڵ دەکات. لە کۆتاییدا پەیمان بە باپیری دەدات کە ئەگەر ڕاستیەکانی شەڕەکەی پێ بڵێت، ئەسپەکانی پیشان دەدات. باپیری گومانی لێ دەکات، بەڵام هەرچۆنێک بێت ڕازی دەبێت. ئیمیلی ئەسپەکان پیشانی باپیری دەدات و ناویان دەنێت فرانسوا و کلۆد. ڕۆژانێک لەگەڵ ئەسپەکاندا بەسەر دەبات. ئەسپەکان فێری یاری دەکات. باپیری هەست بە دڵخۆشی دەکات لەگەڵ ئەسپەکان. دوای ماوەیەک باپیرەکە دەبینێت هەندێک ئۆتۆمبیلی سەربازی نزیک دەبنەوە. داوا لە ئیمیلی دەکات دەست بەجێ ئەسپەکان بشارێتەوە. ئەفسەرێک لە ئۆتۆمبیلەکەی دێتە دەرەوە و داوای لە خەڵکی گوندەکە دەکات کە هەر کەسە و باجی خۆی بدات بە سەربازەکان. سەربازەکان بە زۆر دەچن ناو ماڵ ئیمیلی و لە باپیری دەپرسن کە خواردنەکان لەکوێیە. سەربازەکان هەموو کوچەی ماڵەکە دەگەڕێن. باپیر ئاگاداریان دەکاتەوە لە کوشتنیان ئەگەر هەر یەکێکیان بێوێت زیان بنەوەکەی بگەێنێت. ئەفسەرەکە پێی دەڵێت کە لە وەرزی نوێدا دەگەڕێنەوە دواتر دەڕوات. بە شەودا و لە کاتی نزیک بوونەوەی تەقینەوەکان، ئیمیلی نەیتوانی یارمەتی بدات، بەڵام پرسیار لە چارەنووسی دایک و باوکی دەکات و داوای لێ دەکات باسی ئەوانی بۆ بکات. ئیمیلی پێی دەڵێت کە دەزانێت دایک و باوکی مردوون و هەویش هیچی نەکردو بە ڕزگارکردنیان. ئەو شەوە لە بەردەم باپیریدا دەگری. بۆ بەیانەکەی باپیرە زینێکی پێشکەش بە ئیمیلی کرد بۆ ڕۆژی لەدایک بوونی. لە کۆتاییدا گەیشتە و کاتەی کە سواری جۆی بێت کە بۆ ماوەیەکی زۆر لە دوورەوە خۆشەویست بوو. باپیرە ڕێنمایی دەکات کە دوور نەڕوات و ڕاستەوخۆ لە لووتکەی گردەکە بگەڕێتەوە. کاتێک هەندێک سات تێدەپەڕێت، باپیرە تێبینی دەکات کە زۆر درنگکەوت لە گەڕانەوەی. تۆپتۆن ڕادەکات بەرەو لای جۆی و باپیرش بەدوای دەکەوێت. لە کۆتاییدا بۆی دەردەکەوێت کە ئەمیلی و ئەسپەکان لەلایەن سەرباز ئەڵمانیەکانی ئەو دیوی گۆمەکەوە دەورە دراون. هەردوو ئەسپەکە لەلایەن سەرباز ئەڵمانیەکانەوە پردراون و ئەمیلی لە باوەشی باپیریدا دەگریە. لە دیمەنی داهاتوو ئەسپەکان ناچار بوون تۆپخانەی قورسی ئەڵمانی بۆ دوژمن ڕابکێشن. ئەسپەکان ناچارکران تا سنوورەکانیان بڕۆن. ئەسپەکان زۆرێکیان لە ماندوێتیدا چۆکیاندا دەدا و دەکەوتن. کاپنەکە هیچ بەزەیەکی بە ئەسپەکاندا نەدەهاتەوە، بە قامچی لێ دەدان و جێگەی پەکەوتەکانی پڕ دەکردنەوە. سەربازەکان داوا دەکەن کە ئەسپەکە دوور بخاتەوە چونکە قاچی شکاوە، بەڵام کاپنەکە بەردەوامە. پاشان جۆی بە خێرایی دەردەکەوێت و کاپنەکە بڕیار دەدات بە گۆڕینەوە جۆی لەگەڵ تۆپتۆر. لەگەڵ گەشتنیان بەلووتکە ئەڵمانیەکان تۆپبارانی بەرەکانی جەنگیان کرد وە سەرکەوتوو دەبن لە جەنگەکەدا بەهۆی ئەسپەکانەوە. ساڵی 1970 ئەلبێرت و ئەندرۆ هاوڕێی خۆیان تۆمارکردن لە سوپای ئینگلیس. ئەلبێرت و دەیڤد زۆر حەزیان بە یەکتر نەدەهات. سەنگەرەکان دەیڤد هەموو دەرفەتێکی دەقۆستەوە بۆ گاڵتەکردن بە ئەلبێرت. دەیڤد گاڵتەی بە ئەلبێرت دەکرد سەبارەت بە ئەسپەکەی، بەڵام کاتێک وەستا بوون گرژی نێوانیان بۆ ساتێک لەبیر کرا. کاتێک گوێنە تەقینەوەی بۆمبێک بوو لە نزیک خەندەقەکەیان، سەربازەکان خۆیان بۆ هێشە نزیکەکەی ئامادە دەکەن. هەر پیاوێک ئامێرەکانی ڕێخست و چەکەکەی پشکنی. پاشان فەرمانەکە درا و سەربازەکان وەک یەک هێرشیان کردە پێشەوە. هات و هاوار لە سەرانسەری بەرەکانی شەڕدا دەنگی دایەوە. لەناو ئەو ئاژا و سەر لە شێواویەدا ئەلبێرت و دەیڤد خۆیان شان بەشانی یەکتر بینیەوە. ناکۆکیەکانیان لەبیر کرد کاتێک پێکەوە شەڕیان دەکرد بە وڵاتەکەیان و هاوڕەکانیان.
لەناو ئاژاوی بەرەکانی شەڕدا ئەلبێرت توانی بە ئامێرێک دوژمنێک بخاتە خوارەوە و بەسەرکەوتوی ئەلبێرت و دەیڤد پێکەوە دەگەنە خەندەقەکانی دوژمن لە ناکاو بۆمبێکی غازی لە پشت ئەندرۆوە دەتەقێتەوە و دەیکوژێت. ئەلبێرت دەبینێت هاوڕێکەی لەوێ دەمرێت لە کاتێکدا لە لایەکی دیکەوە سەربازەکانی ئەڵمانیان لە سەربازەکانیان پاشەکشە دەکات. هایگلمان سیر دەکات سەربازێکی ئەڵمانی بەڕاکردن دێتە لای و داوای لێ دەکات ئەسپەکان بەجێ بهێڵێت و ڕابکات. لە کۆتاییدا جۆی بازدات بەسەر تانکەکاندا و سەربازەکانیان دەبڕێت. لە ناوەڕاستی تاریکی و تەقینەوە و تەقەکردندا جۆی دوای ماوەیەک دەکاتە خەندەقەکانی ئینگلیس. جۆی بەردەوامە لە ڕاکردن تا بەهۆی تەلی دڕکاویەوە بریندار دەبێت بەهۆی وایەرەکانەوە گیر دەخوات. بۆ بەیانەکەی سەرباز ئینگلیزەکان لە خەندەقەکانیان سەرنجی جوڵەی جۆیاندا دەستیان کرد بە فیکە لێدان بۆ ئەوەی بهێنە لای خۆیان بەڵام نەیانتوانی. لەلایەکی ترەوە سەرباز ئەڵمانیەکانیش بە هەمان شێوە فیکەیان لێدا بۆ ئەوەی جۆی بهێننەوە بەڵام ئەوانیش نەیانتوانی. لە کۆتاییدا سەربازێکی ئینگلیزی پێیان دەڵێت کە لەسەر تەلەکە گیری خواردووە. کۆرپۆرال کۆڵین لە خەندەقەکە هەڵدەستێت و دەست دەکات بۆ ڕۆشتن بەرەو ئەسپەکە بە ئاڵایەکی سپی لەسەر شمشێرەکەی. سەربازێکی ئەڵمانی تەقەیەکی ئاگادارکردنەوە دەکات بەڵام هاواریان لێ دەکات و دەڵێت کە هاتووە بۆ یارمەتیدانی ئەسپەکە. کاتێک سەربازەکە لە جۆی نزیک دەبێتەوە سەربازێکی ئەڵمانی بەتەل بڕێکەوە دەردەکەوێت. هەردوو سەربازە جەنگاوەرەکە هاوکاری جۆی دەکەن بۆ ئازادکردنی ئەسپەکە. سەربازەکان دەست دەکەن بە گفتوگۆ و باسی بارودۆخ خەندەقەکانیان دەکەن و هەندێک گاڵتە دەکەن. دوای ئەوەی سەرباز ئەڵمانیەکە هەموو وایەرەکانی لە جستەی جۆی دەرهێنا سەربازەکە جۆی بە ئەسپی جەنگی ناو دەبات. سەرباز ئەڵمانیەکە دەیەوێت ئەسپەکە بباتەوە لای خۆیان بەڵام کۆڵین دەڵێت من یەکەم جار هاتمە لای. لە کۆتاییدا بڕیار دەدەن دراوێک فڕێ بدەن و کۆڵین سەر دەکەوێت و جۆی دەهێنێتەوە لای خۆی. سەرباز ئەڵمانیەکە وایەر بڕەکە دەدات بە کۆڵین تا ئەوی بیر بمێنێت. پاشان کۆڵین ئەسپەکە دەباتە خەندەقەکەی. لە دیمەنی داهاتوودا دەبینێن ئەلبێرت لە دامەزراوی پزیشکی بنکە سەربازیەکەدایە. ئەو هێرشەی بووە هۆی مردنی ئەندرۆی بۆتە هۆی کوێربوونی کاتی ئەلبێرت. کۆڵینیش لەگەڵ جۆی دێتە ئەوێت تا لەلایەن پزیشکەوە پشکنین بۆ جۆی بکات. دکتۆرەکە پشکنینی بۆ دەکات و دەڵێت تووشی کزۆڵە بووە و زۆر خراپە و پێویستە بکوژرێت. ئەلبێرت لە پەرستارەکە دەپرسێت کە ئەو دەنگی ئەسپەکە چییە؟ پەرستارەکە پێی دەڵێت کە ئەسپێکە بە شێوەی موعجیزە ئاسا ڕزگاری بووە. ئەلبێرت داوا لە پەرستارەکە دەکات بیباتە لای ئەسپەکە. ئەلبێرت فیکەیەک لێ دەدات بۆ ئەسپەکە. ئەو پیاوەی کە بڕیار بوو تەقە لە جۆی بکات دەوەستێت و پەیوەندی نێوان فیکەکەی ئەلبێرت و ئەسپەکە دەبینێت. ئەلبێرت باسی جۆی دەکات بۆ پزیشکەکە و دەڵێت ئەسپێکی ڕاهێنراوە. دکتۆرەکە پەڵەکانی دەپشکنێت و دڵنیایی دەدات ئەلبێرت کە ئاگاداری دەبن. لە دیمەنی داهاتوودا پۆلیسێک دێتە هۆڵەکە و ڕای دەگەێنێت کە شەڕەکە کۆتایی هاتووە و بڕیارە زەنگەکان لێ بدەن. ئەلبێرت داوای مۆڵەت لە ئەفسەرەکە دەکات بۆ ئەوەی جۆی لەگەڵ خۆی ببات. ئەفسەرەکە دەڵێت ناتوانێت ڕێگای پێ بدات کە جۆی لەگەڵ خۆی بێت چونکە فەرمانەکە هەموو ئەسپەکان دەگرێتەوە. ئەلبێرت بە هیوا دەبێت کاتێک جۆی دەباتە زیادکردنەکە. ئەوەی جێگەی سەر سوورمانە کۆڵین 29 پاوەند دەدات تا ئەسپەکە لە زیادکردنەکە بکڕێت. لە زیادکردنەکەدا هەمویان سەریان سوورما کاتێک باپیرە ئیمێلی بۆ نارد دەردەکەوێت و پێشنیاری 100 پاوەند دەکات. باپیرە ئەسپەکە دەکڕێت. ئەلبێرت داوای لێ دەکات ئەسپەکەی پێ بدات بەڵام باپیرە دەڵێت کە ئەو کچەکەی بیر دەخاتەوە بۆیە ناتوانێت. جۆی دووبارە دەگەڕێتەوە لای ئەلبێرت بەڵام ئەلبێرت دەیباتە لای بۆنارد کە ئەو دیمەنانە دەبینێت سۆزداری دەبێت و نیشانەی ئەسپەکە دەداتە ئەلبێرت. بۆنارد دەڵێت کە کچەکەشی لێرە بوایە هەمان کاری دەکرد. لێرەدا هاتینە ڕیکاپی فیلمەکەمان تا فیلمی دواتر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.